تیمێکی قایمقامیەتی قەزای سۆمان و ڤێتەرنەری هەولێر هاتوونەتە گوندی چنێران لە بناری چیای مامەڕووتی ناحیەی قەسرێ لە قەزای سۆمان. ئەوان هاتوون بە دوواداچوون بۆ مردنی زیاتر لە 100 قاز و قورینگ بکەن کەوا لە چەند ڕۆژی ڕابردوو لە سنووری گوندەکە مردار بوونەتەوە. تیمی ڤێتەرنەری توێکاری بۆ یەکێک لە قازەکان دەکەن، بەڵام بەهۆی ئەوەی چەند ڕۆژێکە مردووە لە توێکاریەکە هۆکاری مردنیان دیار نییە. بۆیە تیمی ڤێتەرنەری 2 قاز و قورینجی ڕەوانەی تاقیگەی ناوەندی ڤێتەرنەری هەولێر کرد بۆ ئەوەی هۆکاری مردنیان بزانن. لەسەر فەرمانیە بەڕێوەبەری ڤێتەرنەری هەولێر و بەیاوەری بەڕێز کاک ئەحمەد قادر قایمقامی قەزای سۆمان سەردانی گوندی چنێرانمان کرد. ئەو شوێنەی کە ژمارەیەکی زۆر زیاتر لە 100 پەلەوەری کۆچکردو تێدا مردار بووە. ئێمە پشکنینێکمان توێکاریمان بۆ یەکێک لەو پەلەوەرانەی کە مردووە کردمان، بەڵام لە توێکاریەکە مەشێکی ئەوە دەرنەچوو کە بتوانین بناغەی دەستنیشاکی نەخۆشەکەی لەسەر بکەین. لەبەرەوە ئەوە نزیکەی 6 ڕۆژە ئەو پەلەوەرە مردون و ئاسەواری نەخۆشەکەی لەسەدا بە شێوەیەک تەواو نەماوە. بۆیە دوو لە پەلەوەرەکان بە شێوەیەکی زانستی هەڵاگرین ئاینێرین لە بۆ بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری هەولێر و تاقیگەی ناوەندی هەرێم کە لە هەولێرە تاوەکو ئەگە لەوێ بتوانێت لەوێ پشکنینی تاقیگەی لە بۆ بکەن دەربارەی ئەگەر بەکتریا یاخود هۆکارێکی بەکتری یاخود ژەهرایی بۆن بێ. قاز و قورینگ یەکێکە لەو باڵندە چێویانەی لە وەرزی ساڵ ناوچە گەرمەکان جێدێڵن و بەرەو کوێستانەکان دەڕۆن و بەشێکیان بە ئاسمانی باڵەکاتیدا کۆز دەکەن. چالاکوانێکی ژینگەیش لە ناوچەکە پێیوا بوو کەوا ئەو قاز و قورینگانە بە دەنجی هەورە تریشقە مردبن. بەڵێ ئەو ماوەی چەند ڕۆژێکە ئەو باڵندانە لێرە مردار بوونێتەوە. باڵندەی کۆچەرین کە پێی دەوترێ قاز و قورینگ ساڵانە لە وەرزی بەهاردا کۆچەکەن بۆ شوێنی بەبەست ئەو بە ئاسمانی ناوچەی باڵەکایەتیدا. ئێمەش بینیمان ژمارەی زۆر بەداخەوە کە مردار بوونێتەوە. بە پێویستمان زانی بە دوواداچوون کەین لایانی پەیوەنددار ئاگادار بکەینەوە بۆ ئەوی نزیکەوە بە دوواداچوون بکرێت، بە تایبەتی لە ئێستادا کە نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا بڵاوە و هەموو جیهاندا بڵاوە. پێمان باش بوو بەرچاوڕوونیەک بکرێت لە بۆ خەڵکیش و بە دوواداچوونێکی جدی بکرێت، لێکۆڵینەوە بکرێت، چونکە ئەم باڵندانە مەترسی لە ناوچوونیشان لەسەرە لە هەموو جیهاندا. ئەم باڵندانە زیاتر لە منطقی خواروی ناوچەی بڵێن لە جنوبەوە کۆچەکەن لە وەرزی بەهاردا و لە پایزانیشدا هەرە گەڕێنەوە هەر بە ناوچەی ئاسمانی ناوچەی باڵەکاتیدا. بەڵێ گومانەکری هەورە تریشقە بۆی دەنگی هەورە تریشقەوە، چونکە وەک لە نەتیجەی توێکارێکە کە گەیشتی وەکو تێکارێکی سەرپێیمان کردووە کێشتین ئەو نەتیجەی کە ئەمانە زۆربەی زۆریان هەمویان خوێن لە دەمیان ڕژاوە پێ ئەکرێ پەردەیگویان تەقیبیت و نزیف داخلی بوون لە مێشاندا. قاز و قورینگ باڵندەیەکی کۆچەری جوانی خاچ و دەنوک درێژە و کلکێکی کورتی هەیە. هێلانەکەی لەسەر زەوی دروست دەکات. خواردنیشی بریتیە لە جیا و مێرو، کرم و خشۆکە و ماسی بچووک. ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ دەڤەری باڵەکایەتی.